والله ڕاستی حەزم لێ بۆ ئەویش بنم نەخۆشە ئیتر دکتۆر نەماوە پێی نەکەم وتم بیبم بۆ عەمرە بەشکم لەوێ خوا هیدایەتماندا. خی گەورە هیدایەتاندا قوربانگیان. من دوێنێش باسم کرد خەڵکێک بە غەڵەت تێگەیشتووە وازانێ ئەگەر نەخۆشەکەی بەرێتە مەکە و مەدینە لەوێ خی گەورە شیفای ئەدا. مەکە و مەدینە دوو شوێنی پیرۆزن، دوو حەڕەمن وخی پەروەردگار عیبادەتی حەج و عومرەی لە مەکەیە وەکو تەکلیفیە کردووە بەسەر شانی موسڵمانانە، بەڵام مانای ئەوە نییە کە تۆ بچی بە دەوری بیت تا بسوڕیتەوە باشە خی گەورە شیفات بدات، چکە بەردە ڕەشەکە شیفای پێ نییە، بیت شیفای پێ نییە. ئەوەی شیفای مرۆڤەکانەدا شیفای عەبدەکانی خۆی ئەدا ئەڵڵایە جەلە جەلالوهو. غەیری ئەڵڵا هیچ کەسێک ناتوانێت شیفا بدا، بەرد پەڕۆ دار هیچ شتێک ناتوانێت. مەکە و مەدینە ناتوانێت شیفای تۆ بات. ئەو شوێنە شوێنێکی پیرۆزە، شوێنی عیبادەتە باشە، بەڵام تۆ ئەگەر لە ماڵەکەی خۆشتا بینت لەگەڵ خوایە خۆش بێت، تەوبەیەکی یەکجاری بکەیت، باوەڕت هەبێت یعنی بچپێنە ئەو زەویەیە لە سوژدەیە خوای گەورە یعنی دوعاکانت ئەبیستێ، ئاگای لە معانات و لە ناڕەحەتیەکانی تۆ هەیە. بۆیە یعنی ئەوە غەڵەتە تۆ بڵێ من لەبەر نەخۆشی ئەڕۆم بۆی خوای گەورە لە شفامان بات، ئەمە غەڵەتە. یعنی ئێستا ئاوی زەمزەم باشە، ئاوی زەمزەم لەوێ بیخۆیتەوە یا لێرە بیخۆیتەوە یەک شتێکە. ئاوی زەمزەم ئەتوانی بە یەکێ بڵی بۆم بێنەرەوە یا لە بازار خۆت بڕۆی دەبێ بە 15,000 بیکڕیت، حەوجا سوڕەتی فاتیحای بەسەرا بخوێنە و خورمای عەجوەش بە هەمان شێوە بەیانیان حەوت دەنک لە خورمای عەجوە بخۆ، پاشان ئەو ئاوە زەمزەمە بکە سەریا بە نیەتی شیفا. ئەمە هەمووی چییە؟ هەمووی ئەبێتە مایەی ئەوەی کە چاک بیتەوە لەو نەخۆشیە. بەڵام تۆ نیەتی ئەوەی کەوا بڕۆی بۆ عومرە لەوێانە خوای گەورە شیفاتەدا نەوانی.